هەموو تاکێکمان شێوازی خەرجکردنی پارە بە شێوەیەکی دروست. ئێمە ڕۆژانە بەپی کارەکەمان بەپی ئەو شوێنەی کە کاری تیاکەین لە بەرامبەر کارەکەمانە بڕەپارەیەک وەرەگرین یاخو لە کارەکەمانە نەبێ لە بازاری کارابێ لە هەموو شوێنەکانە بێ ئەو پارەی کە دەستمانەکەوێت چەند گرنگە بە شێوەیەکی دروستیش خەرجی بکەین. زۆر کەسەیە ئەو پارەی کە دەستێکەوێت لەوانەیە لە شتێکی زۆر بێنرخە پارەیەکی زۆر خەرج بکات و کە لەوانەیە دوجار زیانی پێ بکەێنێ یاخو ئەو کەسانی کە موچەخۆرن بێگومان زۆربیان پلانی مانگانەیان هەیە کە چۆن ئەو پارەیە دابشکن بەسەر ئەوەی کە بژێ ژیانی ڕۆژانەیان و ئەگەر شوێنێکیان کڕی بێ شوقەیەشان کڕی بێ بنمونە بتوانن قستی ئەوەی لێبنەوە کەواتە چەند گرنگە ئێمە بتوانین بە شێوەیەکی دروست ڕۆژانە خەرجیەکانمان بە باشی بکەین بۆ ئەوەی کا گرفتی کەم دەرامەتیمان نەبێ و بە پێی ئەو بڕەموچەیە یاخو ئەو بڕێ کە دەستمانەکەوێ بۆ شێوەیەش مامەڵا بکەین. گفتوگۆ لەسەر بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێسوود سابوراوی وەکو پسپۆڕی ئابووری کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایمە میوان. دکتۆر جیان زۆر بەخێر بێ بەیانی باش بێ دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر مەبەستمان چییە لە شێوازی دروستی خەرجکردنی پارە؟ وڵی با لە پێش ئەوەی باسی ئەوە بکەین باسی باڵین یەک نقطەیەکی زۆر گرنگ بکەین ئەو پارەی کە دێتە گیرفانمان یعنی جارە لە پێشەوە چووکە تۆ هەرچی بکەیت لەسەر ئەساسی ئەو پارەی کە تۆ لەبەر دەستە یعنی کە دەستێکەوێت کە لە بابڵین لە ئینگلیزیەکە پێی ئەوترێ disposable income یا لە عەرەبیەکەشە الدەخل المتاح تۆ ئەو دەخل المتاحە یا بڵین ئەو دەرامەتەی کە لەبەر دەستایە لەکوێوە هاتووە جارە ئەمە گرنگە. کێشەی خەرجکردنەکان یەکێکە لە کێشە گەورەکان لە دنیادا لەسەر ئاستی تاکە کەس و لەسەر ئاستی حکوومەتەکانیش. ئەگەر لەسەر ئاستی تاکە کەس حسابیکەین پرسیارە بگەڕێن بۆ پرسیارەکەمان کە ئەو پارەیەمان لەکوێ پیا کردووە. یەک قانونێکەیە لە دنیادا ئەوش ئەوەیە کە هەموو کەسێک ئەو پارەی کە دێتە دەستی ئەگەر ماندوو بوو بێ پێیەوە ئەوە زۆر بەوریایی خەرجیشیەکە. ئەگەر ماندوو نەبوو بێ بە پیاکردنی ئەو پارەیەوە هەر بە مۆڵی هاتوێتە بەردەستی بەبێ ئەوەی کە عەرەقی پێوە ڕشتە بێ و بەبێ ئەوەی کە کاتی پێ سەرف کرد بێ ئەوە لە شێوازی خەرجکردنەکەیە لەوانەیە زۆر بەدەست بڵاوی بیکە. یعنی چی ئەم دوو قسەیە؟ لایەنی یەکەمیان کە بە خەم پارەکەوەی کاتێک کە پیای ئەەکەی بە جوهدی خۆت و بە ماندووبوونی خۆت و بە عەرەق ڕشتنی خۆت و بە شەونخوونی خۆت ئەوە بەرنامەی بۆ دانی ئەبێ بەرنامەی بۆ دابنی و هەر بەجددیش هەموو کەسێک ئەو پارانەی کە پیاەکە بە مادووبوونی خۆی لە مشکی خۆیان بەرنامەیەکی بۆ دانێ. بەڵام هەموو ئەوانەی کە پارەکانیان بە شێوازی تر دێتە گیرفانیانەوە بێ ئەوەی مادوو بن پێوە مەسەن لە باوکو دایکەوە ئەیدرێتێ مەسەن لە خزم و کەسوکارەوە دێ مەسەن لە کارێکی ناشەرعیەوە لە کارێکی ناقانونیەوە دێ ئەمانە ئەگەر بەرنامەشیان هەبێ بەرنامەی ئەو لەگەڵ بەرنامەی ئەم جیاوازە بێت. بەرنامەی ئێمە لەسەر ئەساسی ئەوە قساکەین بینایی بەرنامەکانی خۆمانەکەین کە ئەو پارانەی ئەکەوێتە دەستمان بە ماندووبوون و بە جوهدێکی زۆر ئەکەوێتە دەستمان ئەلەمایانە چی بکەین ئێمە. بەتەکید لەمایانە دانانی بەرنامە واجبی سەرچانمانە بەڵام بەرنامەیەکی منەظەم چونکە ئەویش دوو جۆر بەرنامە هەیە خەڵکەیە بەرنامەکانی لە مێشکی خۆیان کە دایانێ ئەڵێ ئەم پارەی کە هەمە ئەم مانگە ئەم شتانی کە لە خەیاڵمایە پێکڕم هەندێکی قاب قاچاقی ماڵە و هەندێکی وەنیە هەندێکی بۆ خواردن و هەندێکی چوونە مەطعەم و هەندێکی بۆ سەیران و هەندێکی بۆ مەسروفاتی مناڵەکان و بۆ مەسروفاتەکانی تر و ئەوەی کە سارەی هەیە بۆ مەسروفاتی بنزین و ئەوەی کە نیشێتی بۆ ئەو مەسروفاتانەی کە پێویستەکە. بەڵام لێرە لە دانانی بەرنامەکە تۆ ئەبێ دائیمەن ڕەچاوی شتێ بکەی. ئەگەر ڕەچاوی ئەمەی کە ئێستا من ئێڵێم ئەگەر ڕەچاوی ئەوە نەکەی لە نەتیجا هەر بەدەستی بەتاڵیتە دەرەوە ئەگەر هەرچی پارەی دنیاش بە ماندووبوونی خۆشت پیای بکەی بەڵام لە دواییە بەدەستی بەتاڵیتە دەرەوە لە سەری مانگە ئەبێ هەمیشە بیر لەوە بکەیتەوە نسبەتێک لەو پارەیە یەکەم شت کە دێتە دەست دابنی بۆ تۆفیر دایبنی بۆ پاشەکەوت. پاشەکەوتیش دوو جۆرە ئەوش دوو مۆزوعی لە یەکتری جیاوازن لەگەڵ بابەتەکەی تر کە یەکەمینیان بابەتی بەکاربردنە کە تۆ ئەبێ پارەیەکی دیاریکرا و لە داهاتەکەی بەردەستی خۆت کە بۆت هەیە سەرفیکەی چەندی بۆ ئیستیهلاک یان بۆ بەکاربردن دادنی و چەندیشی بۆ پاشەکەوت دانی. پاشەکەوت لای ئێمە بەداخەوە لە وڵاتی خۆمانە بە حکمی ئەوەی کە نظامی بەنکی
من داوای لە بردنەکەم ئەم مۆزوعە لەبەر ئەوەی زۆر عیلاقەدارن بە یەکتری یعنی ئەچیتەوە بۆ شتەکانی تر وەکو ئەوەی کە لە کوردەواری ئاڵە قسە دێ و قسە بڕێ بۆچی ئەچینەوە بۆ نظامی بەنکی ئەم قسەیە بۆچی ئەەکەم من نظامی بەنکیمان ناتەواوە سیستمی بەنکیمان ناتەواوە کە سیستمی بەنکی ناتەواو بوو کەواتە تەوفیریش کەواتە پاشەکەوتیش دانانی پاشەکەوتی لە بانکەکانە بە شێوازێکی هەنگڵەشەلێ و بە نوقسانی ئەڕا بەڕێگاوە چۆن مەسەلەن تۆ وەکو فەردێک وەکو تاکە کەسێک ئەو بەشەی کە جیای ئەەکەیتەوە بۆ تەوفیر لەکوێ دایانی ئەگە لە ماڵەوە دایبنی پێی ناوترێت تەوفیر ئەو پێوترە هۆردینگ بە ئینگلیزی پێوترە پارە خەواندن ئیکتیناس بەڵام ئەو ئەگەر لە حاڵەتێکە تۆ دڵنیابی لە نظامی بەنکی لەوەی کە بچی هەموو مانگێ چەندێکت داناوە بۆ تەوفیر بێ لە بانک داینەی بانکش فائیدەیەکت بداتێ ئەمان ئەبێتەوە بە شتێکی تر ئەو کاتە ئەویش ئەمان با بۆ مۆزوعێکی تر کە لە بانکەکانە کە تەوفیری خەڵک زۆر بوو ئەو کاتە خەڵکی وەبەرهێنەکانیش دێن قەرز ئەکەن لە بانک ئەو تەوفیری ئەو خەڵکەیە کە لەوێ دانراوە ئەچەن دووبارە بەگەر ڕێخەنەوە لە ناو وڵاتە و یعنی بانکیش بە قەرزێک ئەیانداتێ تۆزێ زیاتر لەو قەرزەی کە با بڵین تۆزێ زیاتر قەرزەکەیانە خاتە سەر مەسەن ئەگەر لە حاڵەتێکە من پارەدا بنێم لە بانکە لە معاشەکەی خۆم هەندێک پارەدا بنێم لە سەری ساڵە مەسەن بانک لە 5 لە 6 ئەداتێ بەڵام لە کاتێکا بچم قەرز بکەم لە بانک لەوانە لە سادات دەم لێ بستێنێ یعنی لەو حاڵەتە ئەو فەرقە بۆ قازانجی بانکە بووین ئەمە دووبارە با بگەڕێنەوە بۆ دواوە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەو کاتێک کە ئێمە پارەمان پێە ئەبێ یەکەم شت پێش ئەوەی کە بیر لە ئیستیهلاک بکەینەوە ئەبێ بیر لە ئەوە بکەینەوە نسبەتێک لە موچەکەماندا بنین نابێت دەستی لێ بدەین باشە مەرجە لە هەموو کاتێکا بۆن ئەم پاشەکەوتە دانین دکتۆر ڕەنگە زۆر کەسە بێ ئێسایەکەکانی نیشتەجێبوون بە شێوازی قستی درێژخایان هەیە بۆ نمونە ڕەنگە زۆر کەسە بێ ئۆتۆمبیلی بە قیستێنابێ لە بڕاموچەکەی کە وەریەگرێت مانگانە بۆ نمونە بڕێک دانێت بۆ ئەوەی کە قستیەکە نیشتەجێبوونەکەی پێباتەوە بڕێکی تر دانێت بۆ ئەوەی کە قستی ئۆتۆمبیلەکەی پێباتەوە اینجا لەگەڵ ئەو مەسروفاتانی تری کە هەیە ئەم دوانی کە من باسم کرد بۆ نەیەکەی نیشتەجێبوون و ئۆتۆمبیل و ئەم بابەتانە ئەمانە خۆی لە خۆیاوەکو پاشەکەوتێکی لێ نایە دواتر کۆیەکاتەوە بۆ خۆی ئەمەیان چۆنە ئەتوانی بڵی جۆرێکە لە قەرزکردن یعنی ئەمە جۆرێکە لە قەرزکردن تۆ مەسەلەن ئەو شوێنەی کە شتەکەت ئەداتێ وەگەوەی قەرزت باتێ تۆ دوای ئەبێ قەرزەکە بیتەوە باشە یعنی تۆ سارەکە دەداتێ بە قەرز تۆ ئەبێ ئەو قەرزە بیتەوە بەڵێ ئەوەش وایە بەڵام لە هەمان کاتا حەز و ئارەزۆکان یەکێکن لە خاڵە گرنگەکان کە ئەبێ ئەویش هەر ئینسانێک پێ لەسەر حەز و ئارەزۆکەی خۆی ڕابگرێ بزانێت چی ئەکا ڕاستە بە حەز و ئارەزووی هەر ئینسانێک بێ لە ئێمە لە کاتێکی دیاریکراوە بێتە خاوەنی سارەش و خاوەنی خانوش و خاوەنی ئەوەش نینێنا و خێراژنیش بێنەوە شووی نەکرد و خێرا شوفکاو ئەمانە هەمووی یعنی داخل ببێ و ئەمانە هەمووی مەسروفاتە مەسروفات لەگەڵ خۆیان هێنێ بەڵام ئێمە کە ئەڵێن ئەبێ بەرنامەمان هەبێ بەرنامەکە بۆ ئەوەیە ئایا من ئەکرێ ئێستا ئەم جارە ئەم مانگە ولا ئەم مانگی دیاریکراوە خاوەنی سیارە بم یان ئەبێ پەلە نەکەم پاشی 2 ساڵی کە ببم بە خاوەنی سیارە ئایا ئەکرێ من ئێستا بیر لەوە بکەمەوە خێرا ببم بە خاوەنی خانوو یان ئەبێ پاشی چەند ساڵێکی تر بیر لەوە بکەمەوە ببم بە خاوەنی خانوو ئایا ئەکرێ من ئێستا خۆم بخەمە ژێر باری قستەوە قستانی قەرز وەنیە ئایا ئەکرێ خۆم بخەمە ژێر باری ئەو قستانەوە ئەو قەرزانەوە ئایا ناجح ئەبم لەمە ئەمانە هەموو کۆمەڵی پرسیارە تۆ ئەبێ لەگەڵ هەموو ئەمانە کە ئەمە ئەەکەی بەڵام ئەبێ ئەوەش لەبیر نەچێ هیچ حاڵەتێک لە اقتصادە لە ژیانی اقتصادیە هیچ بەهانەیەک ئەوە لە ئینسانەکان قبول ناکا کە بەشێک لە موچەکەی بە تۆفیر هەردانێ بۆچی ئەگەر ئەفمکە کارسەکۆ تۆ هەر هیچ دەبێت بۆ احتیمالات مثلا تەوفیرەکە کە دائنی با بڵین لە ماڵەوە دایێنی ئەو پارە خەواندنەکەی ئەگەر پارە خەواندنش بێ لە ماڵەوە دایبنی چەندین احتیمالات دێتە پێشەوە لە پرێکانە خۆشەکەوی ڕاستە بە حاڵەتی کتوپە کارە ساتێک دروستە بخوانە ڕاستە وەنیە ئەم حاڵەتانە تۆ ئەبێکەواتە جۆرە لە تەوفیرت لە ماڵەوە هەر هەبێ ئەگەر 1 دیناریش بێ ئەگەر 1 دیناریش بێ ئەبێ خۆ دوار ڕابێنی بیر لەوە بکەیتەوە کە پاشەکەوتێکت هەیە باشە دکتۆر لەگەڵ ئەمەیە بۆ ئەمە وەکو تاکە کەسێک بتوانێت ئەم پلانانەی هەبێ ئێستا زۆر کاتەیە ئەڵێ پلانی خێزانی هەیە ینی بە دوو کەس هەماهەنگ یەکترن هەم
پیاوەکە لەگەڵ ژنەکەیت یعنی هەردووکیان بەیەکە ئەو پارێکە ئەو چەند وەرەک دێسا بە خۆشحاڵیش و خانمانیش ئێستا لە کاران و لە ئیشان و ئەم لە بە شێوەیەکی باش ئەوانیش دەتوانن پارە بەدەست بێنن چۆن بتوانن ئەم هەمان گوێوایان لێ بکاوی کە بە ڕێزی ئاماژەی پێی بەشێکی لابن ڕاستە لەوانەیە زۆر کەسەیە زۆری قیز لابێ بەڵام ئەڵێ گەر من بەشێکی کەم لابم بۆچی باشە بەڵام نا تۆ دوجار سێرەکە و بەشەکەمە زۆر زیاتی کردووە ئەو پلانی خێزانیە تا چەند گرنگە هەبێ لە خەرجکردنی پارە وڵا کاکە سەرکۆ باشترین خێزان ئەو خێزانن کە گونجاوترینن یعنی لە کاتێکە کە خێزانەکان بێکەوە گونجاون تا ئەو حەدەی کە بتوانن من ناڵم هەموو پارەکانیان بەڵام بەشێکی زۆر لە پارەکانیان تێکەڵاو بکەن و لەژێر مراقبەی هەموویان نابێ دای بنێن لە ماڵەوە وەکو سنووقێکی مشترێکیان هەبێ ئەمە باشترین شێوازەکانی خێزانەکانن دەست تۆزە قورسە ئەمە ئاسان نییە مثلا ئینسان خۆی گەورە وا دروستی کردو ئینسان خۆی حوبی ذاتی خۆی حەزکردن لە خۆی حەزکردن لە گیرفانی خۆی حەزکردن لە مولکێتی خۆی وا لە ئینسانەکانەکە یعنی کوڕباوکیش کوڕەکە خۆی حەزکا کە شتی خۆی جیاواز بێ باوکە کەشتی خۆی جیاواز بێ دایکەکە جیاواز بێ کچەکە جیاواز بێ ئەمە ئینسانەکانن یعنی خوا کە دروستی کردوین بەو تەبیعەتە دروستی کردوین بەڵام هەندێشتی تر هەیە کە بەرژەوەندی گشتیمانە ئەبێ ئاگاشمان لە بەرژەوەندی گشتەکەمان بێ بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی گشتێکە ئەبێ واز لە جوزئیەن یعنی ئەگەر بە ینی پارشاڵیش بێ بە پارچەش بێ بڵین بەشێک لە بەرژەوەندێکی خۆمان واز دەبین بۆ بەرژەوەندی گشتێکە ئەگەر بەرژەوەندی گشتەکە خێزان بێ مەسەلەن دەمە بەرژەوەندی گشتەکە بە خێزان دابنین لەبەر ئەو ئەکرێ خێزان یەک سنووقی هەبێ ئەکرێ خێزان یەک سنووقی هەبێەوە بە ئاگاداری یەکتری و هەر هیچ نەبێ ئەکرێ خێزان ئەگەر یەک سنووقی بۆ مەسروفاتیش نەبێ بەڵام یەک سنووقی بۆ تەوفیر هەبێ مەسەڵەن هەمویان بێکەوە بڵێن ئەم پارێ دەست لێ نادەین هەموو مانگەیەکی ئەوەندە دائەنین لە تا سەری ساڵ کەس دەست لە هیچ نەدا لە دواییە ئەزانرێکە پارێکە چەند بۆ تۆ ئەکرێ ئەو کاتە بیدەن بە سارێک بۆ خێزانەکە بە هەمویان ئەگەر لە حاڵەتێکە لە ماڵێکە با بڵین خێزانێک بێ 5-6 کەس بن ئەندامانی خێزانەکە ئەو دوانسیانێکیان مناڵە دوانسیانێکی تریشیان کاسبیەکەن بە ژن و بە پیاوەوە بە کوڕ بە کچەوە معاشیان هەیە ئەتوانن ئەوە بکەن بەڵام ئەمە وەکو عەرزم کردی لە هەموو دنیادا جۆرێک لە قورسی بەخۆیەوە ئەبینێ ئاسان جێبەجێ ناکرێ ئەکرێ هاوکاری یەکتر بن ئەگەر لە حاڵەتەکە ئەمە جێبەجێ نەکرا ئەکرێ هاوکاری یەکتر بن ئەکرێ ئاگایان لە یەکتری بێ بۆ چونکە هاوکاریکردن دائیمەن هاوکاریکردنەکانش قەرزە من ئەمڕۆ هاوکاریتەوە کەم سبێنێ منیش پێویست بەتەوە بێتەوە ڕاستە باشە دکتۆر ڕەنگە زۆر کەس هەبێ بۆ نمونە باز لەوە بکا بڵێ من ئەو موچەی کە وەریەگرم هەتانیوەی مانگەکە بەشمەکە و بەبێ ئەوەی بشزانم بۆ نمونە چیم لێ کردو یامە بەچی هەر ئەم موچەی کەم کەسە وەرەگرێ هاوڕەکە شێمان موچە وەرەگرێ بەڵام ئەبینی ئەو بە شازێکی زۆر باش بۆ نمونە دەستی بە پارەکەیەوە گرتووە دەستی بۆ موچەوە گرتووە تا کۆتایی مانگ هیچ کێشێکی بۆ دروست نابێت بەڕای تۆ ئەگەر بێت و بۆ ئێمە پلانمان نەبێت بۆ خەرجکردنی ئەو موچەی کە ئێمە هەمانە ئەو بڕەپارەی کە دامان ناوە بەرە ئەومانەبات کە ئیتر لە نیوەی مانگەکەیە نەگەینە سەری مانگ و هیچمان پێ نەمێنێت جا ئەوەی کێشە ئەساسیەکە لا نەخان ئەوەیە بڵین ئەوانەی کە دەست بڵاون یعنی بەرنامەیاندا لەناوە بۆ ژیانی خۆیان ڕاستە بەداخەوە وای لێ هاتووە لەناو مجتەماعەکەی ئێمە ئێستا چەند خەریکە شتێک باشترە بێ بەڵام لەناو مجتەماعەکەی ئێمە زیاتر ئەوانەی کە دەست بڵاون پیان ئەوترێ باشن خەڵکی باش و ئەوانەی تر کە تۆزە اقتصادین و مەسەلەن بیر لە بەرنامەی ژیان و ئەوانەکەن وڵای کاکەوە پیسکەیە پارە پیسە نازەم کۆمەڵشتی لە بابەتانەی پێ ئەوترێ یعنی وەکو جۆرێک لە ناوناتۆری خراپی پێ ئەوترێ کە بەعکسەوە ئەوەی ئەو باشترە یعنی ئەوەی ئەو من ناڵم بگاتە ئەو حەدەی کە هەرێک جاری یعنی مستی بنوقێنێ و یا مەسەن کەس نەزانێ پارێکی لە قوتوێکا لەژێر گڵدا بنێت و دوایی کە مردیش کەس نەیدۆزێتەوە وانە بەڵام مەسەلەن مستگرتنەوەش بە بەرنامە بێ ڕاستە یعنی کارێکی وا بکەین ئێمە مستمان بگرینەوە ناکرێ مست هەمیشە بکەیتەوە تۆ ئەبێ مستیش بگریتەوە بەڵام کە مست ئەگریتەوە ئەبێ بەڕاستی بە بەرنامە بێ یعنی ئەوەی کە پارەکانی پێ نامێنێ لە ئەخیرا لە سەری مانگا ئەوانن کە مەسەلەن تۆ تەماشایکە چێتە ناو بازار ئەوێ شتێ بکڕێ ئەم بەیانیە ڕاتە دەرەوە چێتە ناو بازار ئێستا لەوانەیە بە سەدان کەس شمولی ئەم قسەی ئێمە بکە ئێستا لە بازارە چۆ بۆ کڕین یەک شتی دیاری کراوە مەسەلەن خۆ ئەبێ بیر لەوە بکاتەوە کە ئەو ئەچێ بۆ یەک شتی دیاری کراوە ئەو شتە دیاری کراوە بکڕێ بۆ بەرنامەی لەبەروی بەرنامەکەی خۆی لەسەر ئەوە داناوە بەڵام ئەچێ چاوی بە کۆمەڵی شتی تریژەکەوێ لەوێشەوە کۆمەڵی شتی تریژ ئەوە بە تەسەلسل زنجیرەیە شت ئەبینێ
لەو سەرەوەشتە ئەساسیکە خۆی لە بیرەچێت تۆچە یەک کۆڵێک شتی تری کڕیوە ئەمە پارەیەکی زۆر خەرجەکە بەبێ بەرنامە ئەمە دەست بڵاویەکە کە لە نەتیجە بەسەر لێ بپرسەڵی ئاخر وەڵی ئەوانش پێویستەکانی ماڵ بوون و پێویستمان پێێتی بەڵێ کاکە پێویستت پێێتی بەڵام تۆ پارەکەت حسابی پارەکەت بکەیت یعنی دائیمەن تۆ ئەبێ دەستێکت دەگیرفانیشتا بێ پارەکانی پێت ماوە بیژمێریتەوە ئەبێ دائیمەن خەیاڵێکت لای ئەوە بێت چەندت پێماوە خۆی جوانترین بەرنامەش بەڕاستی جوانترین بەرنامە ئێمە ئەگەر بینە سەر باری حەقیقەکەی ئەگەر تااقەتمان ببێت جوانترین بەرنامە ئەوەیە دەفتەرێکمان هەبێ وەسەن لە ماڵەوە خێزان دەفتەرێکی هەبێ ژنومێر بێکەوە من بالمناسبەش قسەیەک ئەەکەم قسەیەکی کۆمەڵایەتی یەکەم نازانم کێ پێی عاجزە بێ من پێم وابێ ئەو ژنومێردەی کە بودجیان یەک نەبێ ژنومێر نین دوژمنن لەبەر ئەوە پێویستە هەردووکیان بودجیان یەک بێ لە ماڵەوە یەک سنووق هەبێ ئەنی هیچ مبەڕێک نییە بۆ ژنەکە بڵێ وڵی من پارەی خۆم ئەوە پیاوەکەش بڵێم پارەی خۆم ئەمە نابێ ئەبێ بە هەردووکیان بێ و لە دواییش بەرنامەکە بەرنامی هەردووکیان بێ یعنی هەردووکیان بێکەوە دابنیشن بەرنامە دابنێن ئەم مانگە ئێمە ئەم مەسروفاتە ئەساسیانەمان هەیە ئەبێ ئەمانە بکەین ئەنی ئەم مەسروفاتانە ئەبێ بکەین کە تۆ ئەمە دانا ئەگەر زانیت لە معاملەکردن لەسەر ئەو نرخانەی کە تۆ دای ئەنی شتێکت بۆ گەڕایەوە جاوە بالمناسبە سەر معاملەش با قسەی بکەین ئێستا تۆ کە لە معاملەکردنە هەندێک پارەت بۆ گەڕایەوە ئەتوانی دوایی ئەو شتانەی تر کە هێشتا بەرنامەت بۆ دانەناوە مێشکە دەو کاتە ئەجوڵێ بۆ بەرنامەی تر بەڵام تۆ جارێ ئەمانە ئەم ئەساسیانە دیاری بکە من ئەم ئەساسیانەم ئەوەیە کە ئەم مانگە مەسروفاتە سابتەکانم دیارە ئەوە هیچ ڕاستە بەڵام ئەم مەسروفاتانی ترکە لەگەڵ مەسروفاتە سابتەکان ئەمەوێ بیکەم ئەمانەی ترە ئەینوسمەوە باشە کاکە ناینوسمە بەڵام مناقەشەیەکەم لە ماڵەوە لەگەڵ خێزانە مناقەشەیەکەم دانیشین بڕیاری لێدین بەڵام باشترینەکەی ئەوەیە کە بینوسی اینجا لەسەر معاملە کاکە تاکو ئێستاش من ئەیبینم کە زۆرێک لە ئێمە پێ عیبە معاملە بکات لە ناو بازاڕە بەتایبەتی ژنان نازانم تۆ لا نەخان تۆ چۆنی لە معاملە من پێم عیب نییە معاملەکەم من ئەزدان کەم بۆ نابێ پێمان عیب بێ کاکی فرۆشیار بیر لە زۆرترین قازان دەکاتەوە کاتێک کە کەلوپەلەکە بە تۆ ئەفرۆشێ ئەو سەعرەی کە بە تۆ ئەڵێ جار لە پێشەوە تەماشایەکی قەد و باڵاتەکە و تەماشایەک دەکا بزانە چۆنی و چۆنی و ئایا پارەت پێنی هەر لە خۆی تەسەووریکی هەیە ئەگەر زانی پارەی زۆرت پێیە ئەوە خۆی حسابێک لەسەر ئەو نرخەکە تۆ زیاتری دانێ بەڵام تۆ چێکەی تۆ دائیمەن ئەمەد لەبیر بێ کە کاتێک ئەچی کەلوپەلێک ئەکڕی فرۆشیار بیر لە زۆرترین قازان دەکاتەوە ڕاستە یعنی زۆرترین پارە لە گیرفانی تۆ دەرکا یعنی زۆرترین عەرەقی ناوچەوانی تۆ بڕوە لێرە لە معاملەکردنە کە تۆ معاملە ئەەکەی ئەگەر ڕوبعێکیش دابشکێنی وەگەوەی کاسپیت کردبێ وەگەوەی ڕۆژە کارت کردبێ بۆ لەبەر ئەوەی وان نرخەکان وا دیاری کراوە کە تۆ ئەبێ ئەو پارەیە بی بەڵام نەخێر تۆ کەمترە دەی لەو پارێکەوەتە تۆ قازانجت کرد من معاملە بۆ نەکەم وەڵام من معاملە خۆم بەش بە حاڵی خۆم وەک بێستون ئەوەی کە ئەرزانێ وەزعم چۆنە یا چۆن نییە وەزعم باشە یا خراپە زۆر کەس پێی وایە کە من نابێ معاملە بکەم وەڵام من معاملە سەر ڕوبع دیناری شەکەم بەس دکتۆر ئەو شتە من ئەوەنە هێستم پێ کردوێت لە پیاوانە زیاترە پیاوان پێیان عیبە نازانم بۆچی معاملەی شتەکان بکەن ئێستا من لەگەڵ ئاریا کە بڕۆم بۆ بازار بۆ منە ئەو قەت معاملی شت لەوانەیە نەکا پێی عیبێ لەو کابرای خۆی زانێ و بەچەنەیە بەڵام ڕەنگە من معاملی شتەکان بکەمەوە تۆزە ژنان هەستەکەم باشترن لەوە باش ئەوە هینی کە بیگشتێنە بۆ کچان و ژنان بە کچان و ژنان زیاتر معاملە بکەن ئەو حاڵەتە حاڵەتی مەسەلەن کە پیاوان کەمتر معاملەکەن لەوانەیە مەسەلەن پێی عیبە یان مەسەلەن فرۆشیارەکە ناسیاوە تۆ تەسەور دوانیە ناسیاوە کە غەدرت لێ بکە یان بەنەوعەکە بەڵام خۆم زۆر جار بەڕاستی ئەو زیاتر لێسەنێ لەبەر ئەوە نابێت پێت عیبێ لەگەڵ ناسیاویش وەڵام من لەگەڵ ناسیاویش پێم عیب نییە معاملەی خۆمەکەم بۆ لەبەر ئەوەی وەک عەرزم کردی ئەمە گێڕانەوەی پارەی خۆتە ڕاستە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ تۆ بابەتەکە زۆر بە جوانی بۆشی کردینەوە ماندوو نەبی دەست خۆش بە دووبارە سپاس بۆ ئامادەبوونت هەمیشە سپاس خۆش